ئینگلیزەکان ئەوەی کە حکمی مباشریان کردایە فاشل بوون بە حکمی غێر مباشریشان هەر فاشل بوون لە جززیرەوە بوو بێ سەیریان کردوێ هەتا ئەگاتە حکوومەتەکەی شێخ مەحموود لە سلەیمانی ئەو کاتی کە گەڕان بۆ ئەوی بەدیل بۆ شێخ مەحموودیش پیاکەن کە بریتی بوو لە سەید تەها بەڵام نەیانتوانی دیسان ئەو بێنن ئەمجا هەوڵیاندا محەممەد بەگی بابان بێنە پێشەوە بیکەن بە حکومداری کوردستان لە جاتی شێخ مەحموود ئەوەشیان دیسان هەر فەشەل بوو بە شێوەیەکی گشتی ئینسان هەست پێکان لە خوێندنی ئەم قۆناغە تاڵانەی مێژووی کورد لەم هەموو ململانێ و دەبڕێک ڕاچوونانە ئینسان هەستی پێکا کە هەر هێزێک هاتۆتە ناوچەکەەوە زۆر بەداخەوە زۆر ئاسان ویستێتی کورد بەکار بێنێ بۆ بەرژەوەندی خۆی کوردی کردووە بە خاڵێک لە خاڵەکانی پلانی خۆی یان بۆ هێدیکردنەوەی ناوچەکەیەتی هەتاکو مەشروعی خۆی ڕاتە پێشەوە هەروکو ئینگلیز کردیان و هەروەها ئەمریکاییەکانیش بە هەمان شێوە کە هاتن کوردستانیان خستە ژێر ڕکێفی هەفتا جوندیە فقط هەفتا جوندی کە ئێستا سەرپەرشتیاری هەموو کۆبوونەوە و جموجوڵێکی پارتی بێچێتیەکەن و ئیدارەی کوردستانیان هەموو ئاگالێ و لە میزانیە و لە پەیوەندی بەستنیانەوە بۆ هەر شوێنێکەوەکترەوە کە ئەیکەن ئەمە جگە لەم هەموو دەستگا مخابراتیانەی خۆیان کە خستویانەتە کار و لەو هێزە سەربازی کە هەشیانە و چۆکیشیان لە ڕووی نەفسیەوە بە کوردەکان داداوە بە پارتی بێچێتی کە ئەوان ناتوانن تازە بەرهەڵستی هێزێکی وا بکەن لەبەرەوە لە مەسلحەتیانایە پێ بە پێ لەگەڵ ئیحتیلالە ڕێکەون و هەنگاو هەڵێنەوە بۆیە ئیحتیلالیش ئەزانێ ئەوان لەو حاڵەتەیان باشتر ئەتوانێت بیانگوشێ بۆ ئەوەی مەساڵحی خۆی بباتە پێشتر تا ئەو زمانەی وا سووکیانەکە دوایی وەکو عرە بڵێ ذب بە گەشر یعنی بە توێکلی فڕێیدا ئەیانگوشێت تاکو خۆی ئیسیفادەی خۆیان لێکا دوایش وەختێ فڕیان نەداتە ئەو لاو بێ قەدر و قیمەت کەوتون تەنانەت لەناو حیزبەکەی خۆشیانە وا پێچێ لەو قۆناغەشا لە 1920 ئینگلیزەکان کوردیان بەکارهێنا لەلایەکەوە بۆ هۆکارێک بێ بۆ هێدیکردنەوەی ناوچەکەیان لەلایەکی ترەوە بۆ خپکردن یان کپکردنەوەی لەلایەکی ترەوە بۆ کپکردنەوەی هەست و سۆزی فکرەی جامعە ئیسلامیەکە بێ کە نەهێڵن سەر بگرێ ئەوەش هێما ئەیبینین کە ئێستا چۆن ئەمریکاییەکان پارتی وێچێتی بەکارهێنەوە دژی ئەو ڕابوونە ئیسلامی لە کوردستانە هەیە بۆ ئەوەی بەناوی ئێرهابەوە لە هەموو شتێکی ئیسلام بدرێ نێچیروان یەک دانیشگا یەک کۆلیجی ئیسلامی هەبوو نێچیروان بەرزانی دایخست 5 معهد هەبوو لە هەولێرە و بادینانە هەر 5 داخست معهدی شەرعی ئیسلامی لە منطقەی سۆرانی شاهیەکێتی زۆر دەمەکە چۆڕبڕی کردووە کە زۆر بەداخەوە بە هەموو شێوەیەک محارەبەی ئیسلامە کرێ وەکو دین وەکو فکر وەکو سیاست وەکو بزوتنەوەکانی وەکو پارت و گروپەکانی وەکو چاپەمەنی وەکو ڕۆژنامەوانی وەکو هەبوونی ئینسانی مسلمان وەکو گەنجی مسلمان لە مزگەوتەکانە جگە لە ماف خواردنیان لە زیندانەکانە لە ژیانە لە مەحرومکردنی خۆیان و ماڵ و مناڵیان لە بەسیترین پاروەنانێک کە بە ئازادیەوە بە سەربەرزیەوە بکەوێتە بەردەستیان ئەوەش دیارە ئەو زمانش کە ئینگلیز ویستی کوردەکان بەکاربێنێت چ دژی فکرەی جامعی ئیسلامی چ دژی بەلشەفیەکان کە لە 1970 چوبوونە سەر حکم لە مۆسکۆ دیارە ئێستاش کە ئەمریکایەکان بە هەمان شێوە کوردەکان هەتا سەر ئێسقان بەکارهێنەوە بە ناوی جەنگی تیرۆریزم بەڵام لە ڕاستیشە دژی ئیسلام وەکو ئیسلام بەکاریەهێنەوە ئەوەش حکە حتمما نەتیجەکەشی دیارە کە فاشلبوونی احتیلالیشەوە فاشلبوونی کوردیشە چونکە کورد دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی و سیاسەتمەداران و بیرمەندە ئەلمانیەکان بە هیچ شێوەیە کە ئەو ماوەی 100 ساڵە پەروەردە ئەکرێن توانای ئەویان نییە لە یەک لادەی کوردستانە ئیسلاموار ڕیشەکێشکەنجارێکی کەتیایە نەڕوێتەوە چونکە لە مۆسکۆیە نەلینین توانی ئیسلام هەڵۆشێنێتەوە نە 600 ساڵی دوای حکمی ئیسلامی لە ئەندەلوسیشا کەس توانی ڕێ لەو ئیسلامە بگرێت کە ئێستا لە ئیسپانیا و پرتوغالە دەیان مرکزی ئیسلامی هەیە و لە هەموو شارەکانە مزگەوتی هەیە لەبەرەوە من وا ئەزانم ئەو سەردەمەش کە فکرەی نەتەوایەتی و کوردایەتی کورد کە هێشتا ساوا بوو ئەگەرچی پیا و بیرمەندی هەبوون کەسانی هەبوون ڕۆشن فکری گەورەی هەبوون و بە تەمەن بوون و بە تەجروبە بوون و وفعلا زۆریشیان خوێن بۆ زمانیان نەزانی بەڵام نانەتوانی دەرەقەتی ئەوە بێن کە ئینگلیز پێوت پان ئیسلامیزم نانەتوانی دەرەقەتی ئەو ساحە بەرفراوانە بێن کە
ئیسلام گرتوێتی وەکو فکر وەکو سیاست وەکو سیستم وەکو ئیدارە وەکو بەهاو نەریت وەکو کللتور وەکو ڕەفتار و ڕەوشت وەکو یاسا و ڕێسای ڕۆژانەی هەڵس و کەوتی خەڵکی بە تەکید ئێستاش هیچ کەسێکی تر ناتوانێت ئەو شانە بداتەوە لە شانی ئیسلام و بتوانێت بەو شێوەیە ئیسلام ئەتوانێت مسلمانان حتمما عذاب بدا ئەشکەنجە بدا کە نارگیریان کا بەڵام ناشتوانێ وا بکە کە ئیسلام زەعیفکە لە دڵ و دەرونی کووردا یاهی هەر میلەتێکی ترکە هەیە زۆر بەداخەو لەو سەردەمەیە کە یەکەم هەنگاو بوو بۆ دابڕدابڕبوونی خاچی کوردستان و پەیمانی سایکسپیکۆ و سانڕیمۆ و دانیشتنەکەی لەندەن یەکەم سەرەتا بوو بۆ دابڕبوونی کوردستان و لەتبوونی کوردستان کە ئەوەش دیسان کاریگەریەکی گەورەی هەبوو